أي ويلو هالله أم جارتي قومايا لا نيوان دایک من بەس یارێکی بۆ بخڕێکە فێر بوو. بەخوا ئاخەڵترین شتێک کردومەوێ کە ئەم کچەم نایبەتەوە. گورە خوراون بەدەستیان کاکە بمانمان باز دەکەم و تەواو. ئەخورێ؟ نا نا قەڵ نابیتە. کوورە دایکان ناخورێ نا. ئەی لەکوێ بەکاریە؟ لادێ من دەمەوێ خۆت زعیف کە ڕەشیق بی ماڕداوابی هەنە و سڵی. وكرت البدو سعدي هیچ زەعیف بووی؟ ئەرە وەڵام من سێ ڕۆژە دەستم پێ کردو لێ تاپەسیەوە. ئەی بوو مندا نابەزان دەردەکەی دەکردی منێ دادا. بابیشی ئەوها قسە گەورە و بێ ئەمەلە بابی خراپ ڕزیل بێسۆز بێهەز کورە دابەزا 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 بۆستا کورە ئەوە چیەکەی سعدي خابينا دوو ماڵ و یەک سادی دووشەممە کاتژمێرنەوە.